هەڵەبجەی عەزیز، شاری ئاشتی، دڵی کوردستان، زۆر سپاستان دەکەم کە مەجالێکتان داوە بە من دوو کەلیمەتان لەگەڵ باسکەم ئەمڕۆ. پێشەوەی دەست پێ بکەین داوای لێبردوون لە ئەو چەند سەد کەسەکەم لە دەرەوە کە ئەمڕۆ نەیانتوانی بێنە ژوورەوە داوای لێبردوونتان لە یەکەم. هەڤاڵان ئەم یەکێتیە باشە زانن چۆنە، باشە زانن کە قسەیەکی کرد جێبەجێ کات. زاب خودێ منیش باشە زانن، زاب خودێ ئەگەر وەعتان ببێ کە ئەو وەهاب هەڵەبجیە ئەکەمە مەحافظی بارزان ئەی کەم. طبعا خۆی نایکات بەڵام ئەگەر بمانەوێ ئەیکەین. بۆیە دڵنیابن کە پێتان ئەڵێم بە پشتیوانی خوای گەورە و هەموو دەنگدەرانی کوردستان کۆتایی ئەهێنین بەو دەسەڵاتە ناشرینە خۆسەپێنەرە بە پشتیوانی خوای گەورە. خەمت نەبێ قسەکانم جیاوازن ئەم جارە قوڕ بەسەریان بێ لە هەر شارێک قسەی جیاوازەکەم. وازانن قسەمان پێناوە نەماوە نەکبەت هێشتا دەستمان پێ نەکردووە. زاب خودێ کاکە بەخوا من باشە ناسن زۆرە ئەم قسە وشتانە قورسە بۆ من مەجالم بن لێم تێکمێن خۆم بە حاڵەتەوەم دوو کەلیمە بڵێ. هەڤاڵان لەم شارە پیرۆزەوە بە پەیامێک بگەێنین بۆ میلەتەکەی خۆمان. ئەوەڵ جار بۆ کوردستانی عێراق و دوای بۆ هەر پەچوار پارچەی کوردستان کە ئەمڕۆ تاقە حزب لەم عێراقە کە خەبات بکا بۆ هەر چوار پارچەی کوردستان بەرامبەر هەموو نەیارەکانمان و دوژمنەکانمان بێترس بە پشتیوانی خوای گەورە یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستانە، حزبەکەی ئیمام جەلالە، حزبی شەهیدانە. کۆرە باشە کاکە داوام لێ یەکەن کاک ڕەفعەت عاجز مەبە کۆتایی پێناهێنینەی ڕوخێنین. ئەمەیان خەتای من نەبوو کاک ڕەفعەت ئەو بوو. هەڤاڵان سەیری ئەم کوردستانە جوانەکەن ئەم بەهەشتەی کە ئێمە هەمانە شارێکی جوان پڕ لە ئاو باشە باشترین خاکمان هەیە، غازمان هەیە، نەوتمان هەیە، ئەو هەموو خەڵکە خوێندەوارە زیرەکەمان هەیە. یەک پرسیار لە خۆتان بکەن توخوای گەورە یەک پرسیار لە خۆتان بکەن حەق بوو ئێمە وابێ ئیمڕۆ وەزعی کوردستان؟ گوێم لێ نییە ببوورە من تۆزێک گوێ چکەم ها؟ چی ئەتوانین بکەین؟ ئەبێ ئەو دەسەڵاتە کۆتایی پێبێنین. لە 19 ساڵە 17 ساڵ و نیو سەرۆکی وەزیران لای حزبێک بووە، حزبێک بنەماڵەیەک نازانم ئەو کەیف خۆتانە. کاگە زۆر تۆند بوو لە منیش تۆندترەوە باڵە وازوێنە ئارامی کەرەوە. هەڤاڵان کەی کوردستان بۆ پێشەوە ڕۆی
ئەو خزمەتەی کە کراوە کەی کرا؟ ئەو ساڵانە نەبوو کە یەکێتی بەقوت بوو؟ ئەو ساڵانە نەبوو کە جەنابی مام جەلال لە ژیانە بوو؟ بەڵێ وایە، هەموو کەسێک لە دنیا ئەوە ئەزانێ. بەداخەوە مام جەلال نەخۆش کەوت، ئەمری خوای کرد. بەداخەوە بەختمان نەبوو، سەرکردەکانمان یەک لە دوای یەک نەخۆش کەوتن. جەنابی کاکۆسرەت نەخۆش کەوت، هێرۆخان نەخۆش کەوت، نێرەکانمان زۆر دڵیان خۆش بوو هەڤاڵان. وەیانزانی یەکێتی نیشتیمانی کۆتایی پێێت. خۆتان بینیتان چەندین حزب جابووە لە ئێمە دۆڕان و ئەو حزبانە. پارتیش چی کرد؟ خەنجەری بۆ تیش کردین. لە جێتەوەی هەوڵ بدا بۆ یەک ڕیزی، لە جێتەوەی بەڕاستی بەرنامەیەک دانێت بۆ چاکردنەوەی وەزعەکە چی کرد؟ هەوڵیاندا بۆ بچووکردنەوەی هەموو حزبەکان جیاوازیان لەناو دروستکەن بۆ یەک سەبەب، تا گیرفانیان پڕکەن. ئەرێ بەس نییە ئەو گیرفان پڕکردنە؟ بەس نییە؟ مەعاش نایێت بۆ کوردستان. بۆ نایە بۆ کوردستان؟ بۆ نایە؟ کاقبا چوو بۆ بەغا، منیشیان نارد بۆ بەغا بە پشتیوانی یەکێتی و خوای گەورە، بوجەمان تێپەڕاند. هیچ کێشە نییە. مەعاش لەبەر یەک سەبەب نایە بۆ کوردستان هەڤاڵان، لەبەر یەک سەبەب، چونکە نەیانەوێ پارەکە لە بانقی خۆیانەوە تەوزیع کرێت تا لەوەشە قانزاج بکەن، لەوێش خوێنی ئێوە بخۆن. خوا وەکیلە بە پشتیوانی خوای گەورە، زاب خودێ. ئەگەر ئێمە ئەو دەنگە پێیاکەین کە پێویستەکە پێیاکەین، هەموو ئەو وەزیرانەی کە ئەم وڵاتەیان کاول کرد وەکو وەزیری ناوخۆ، وەکو نایڵێم، وەکو وەزیری ناوخۆ، وەکو وەزیری شارەوانی، وەکو جەنابی کاک مەسرور، وتم نایڵێم، وەکو جەنابی کاک مەسرور، با تەقاعودیەکەیان لە هەژماری من وەرگرن. ئەزانم دڵتان زۆر خۆشە، ئەزانم زۆر هاوارەکەن، من سوپاستان دەکەم، بەڵام ڕاست دەکەم لەگەڵتان، ڕاست دەکەم لەگەڵتان. ئەومان نییە لە هەولێر. ئەو هەموو نەوتە لە عەرز هاتە دەرێ. ئەگەر لە بیرتان بێ وعدیان دابوو پێتان کە هەر هەمووتان حسەیەکتان هەبێ لەو نەوتە. لە بیرتانە؟ کوا حسەکەتان؟ وێن حسە؟ ئەو هەموو نەوتە لەم عەرزە هاتە دەرێ. ئەو هەموو غازە هەیە، ئەو هەموو غازە هەیە. لە 91ەوە سەدام لەم ناوە نییە، 91 ئێستش کارەبامان نییە. معقولە؟ ئێستش کارەبامان نییە. سەیرێوەکە بەسە. وەڵڵا هەموو تێگەیشتون، هەمووتان تێگەیشتون، هەموو کورد تێگەیشتووە. موشکیلەکەی کوردەوە بووە، ئێمە موشکیلەمان هەبوو. یەکێتی نیشتیمانی کوردستان موشکیلەی هەبوو. خۆشبەختانە ئەمڕۆ ئێمە موشکیلەمان نییە. قەت بەقەر ئەمڕۆ یەک ڕیز نەبووین، قەت بەقەر ئەمڕۆ بە قووەت و بەهێز نەبووین. با زۆر سەرڕێح بم لەگەڵتان سەیری ئەو هەواڵانەی خۆمان کەن لە ڕیزی یەکەم دانیشتون. خوا وەکیلە 5 ساڵ پێشتە نەیانەتوانی وا دانیشن، چکو هەموومان لە تەکەتولێکی جیاوازە بووین بە خۆمەوە. هەموومان هێزێکی تایبەتمان هەبوو بە خۆمەوە. خۆشبەختانە نەتەکەتولمانە هێزی جیاوازمان یەکێتی بە قووەت کە گەڕاوەتەوە بۆ ڕێبازەکەی جەنابی مام جەلال. بەڵام بەقەر ئەوە گرنگ بەرنامەی وایە، بەرنامەی مام جەلالیش تەواوکەین. بەرنامەی مام جەلال ئەم فەسادە، ئەم گەندەڵیە، ئەم زوڵمە نەبوو کە لە ئێوە ئەکرێت، کە ڕۆژ بە ڕۆژ ئەو لای کوردستان ئەڕوا بەڕۆی وڵاتێکی پۆلیسی، وڵاتێکی ناشرین. کۆتایی پێبێنن، کۆتایی پێبێنن. ئەمەوێ لێرە پەیامێکی تایبەت بنێرم بۆ مامۆستا ئاینیەکانمان، بۆ مەلا بەڕێزەکانمان.
ئەو پەیامەنیە کە تەسەوڕیەکەیت پەلەمەکە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبی تر نین. باوەڕمان بەوە نییە دەستخەینە ناو مزگەوتەکانتانە هەموو پێنجشەمەیەک جوابێکتان بۆ بنێرین بڵێن سبەینە ئەبێ ئێوە وا قسە بکەن و بە قسەی ئەو حزبە نەکەن مشکلەیەکتان بۆ بدۆزنەوە یان دوورتان کەنەوە لە مزگەوتەکانتان. تۆ سەیریەوەکە دەست دەخەنە ناو ئەوەشە. ئێمە ئەوە ناکەین بەڵێنتانە دەمێ کە قەت یەکێتی ئەوە ناکات. قەت ئەوە ناکات. وەزیری ئەوقافێک دانین کە بزانێ خوا چییە، کە بزانێ میلەتی ئێمە موسڵمانە. تەواو نەبووە پەیامەکە مامۆستایان. ئێمە پشتیوانتانە بین. مەلا عەزیزەکانمان ئێمە پشتیوانتانە بین. ئێوە سەرکردەمان بن. پێشکەون دواتان نەکەوین. وڵات بێخوا وڵات نییە. وڵات بێدین دین نییە. بۆیە هەر کێیەک کە ڕەبتی هەبێت بە یەکێتیەوە یان هەیبوو بێت، هەرچی دەستگایەکمان هەبێت لە ناو یەکێتی کە زدی دینە پیرۆزەکەی ئێمە قساکە، هەموویمان دوور خستووەتەوە و هەموو دەستگاکانمان کاول کردووە. بەیەکەوە ئەتوانین ئەخلاقی میلەتەکەمان بپارێزین. چۆن ئێمە لە سلەیمانی توانیومانە چەند ئیجرائاتێک بکەین بە پشتیوانی خوای گەورە بە پشتیوانی جەنابتان ئیشەڵڵا هەموو کوردستان پاکەکەینەوە. کێشەیەکی زۆر گەورەمان هەیە مامۆستاکانمان، مەلا عەزیزەکانمان، کێشەیەکمان هەیە گەنجەکانمان وەزعیان باش نییە، هەموو فێری تلیاکە بن و فێری خواردنەوە بن. بەیەکەوە بێ بەرنامەیەک دانین بۆ ئەمە. بێ زەحمەت بۆ سەرۆک وەزیران باسی ئەم شتانە ناکە. بێ زەحمەت بۆ وەزیری ناوخۆ باسی ئەو شتانە ناکات. وەڵڵا باشەی زانێ بەڵام ئەوەی حەز لێیە، ئەوەی ئەوێت، ئەوەی نەویستایە تەداخولی نەکرد لە ناو مزگەوتەکانمان و شوێنە پیرۆزەکانمان، ئەوەی نەویستایە شاری زرد و زەبەلاحیان دروست ناکرد پڕ لە بێ ئەخلاقی بە شانازیەوە. ئەو شارە نوێنەری هەیە، دوێنێ نوێنەرەکەی قسەی کردووە، هەر لە کوردستان گەواد نوێنەری هەیە. داوەشێن. بەڵام بۆ ئەو پشتیوانیە بەو بەڵێنەی کە ئەدەم بە مامۆستاکانمان و مەلاکانمان یەک داواکاریم هەیە لێتان، یەک داواکاریم هەیە لێتان. مراقب بن بەسەرمان، یارمەتیمان بن، قسە بۆ یەک ڕیزی میلەتەکەمان بکەن، قسە بۆ ئەوە بکەن کە حەقە. هەرەوەمانوێت لێتان، دینەکەمان بپارێزن، هەرەوەمانەوێت لێتان. ئەوە بکەن بەخوای گەورە یەکێتی بە هەموو هێز و قووەتی پشتیوانی ئێوەیە. ئیشەڵڵا بە پشتیوانی خوای گەورە ئەو دەسەڵاتە خۆسە پێنەرە ڕووخێنین. ئەڵێن خەریکە تەواو بم قەنە کازام تاقەتان چوو. ناتوانم هەروە بەجێ بێڵم سەرکردەکانی حیزبەکانی تر لێتانە ترسن، ناوێرن ئاوها دانیشن مناقەشەتان لەگەڵ کەن. ئەلێرە من چالەنجیان ئەەکەم، من چەلەنجی کاک مەسرور بارزانی ئەەکەم جەنابی پێش هەموو ئەوانەی تر. ئەڵێن خەڵک دەنگ نادات لە کوردستان، وەرە باشتێک بکەیندا خەڵک دەنگ بدات ئەگەر لە دەنگ ناترسن. ئەلێرە لە هەڵەبجەی پیرۆز، لە هەڵەبجەی شەهیدەوە من چالنج دەکەم کاک مەسرور، وەرە لە کام تەلەڤیزیۆن کە ئەتەوێ، لە کام جەریدە کە ئەتەوێ، وەکو وڵاتی هەموو دنیا چۆن لە ئەمریکا ئەیکەن و لە بەریتانیا ئەیکەن، وەرە ئەگەر پێتەکرێ وەرە با دیبەیت کەین. I challenge you. لە بەرچاوی خوای گەورە و مەهرەبان چالنج دەکەم، وەرە پێشەوە دوای بەیەکەوە دانیشین ئەڵێن کەیتر بێت. من چەند پێشنیارێکم هەیە،
ئەگەر ئیزافەشی هەیە جەنابی خەیناکە من ئەڵێم مامۆستا عەلی باپیر مامۆستا سەلاح بادین ئەوان با بێنە ناو دیبەیتەکە کاک شانسمارەکە ئەدهین بەخوا فێری نابم ئەو ناوە زۆر قورسە ئەویش جەنابی با بفەرموێت طبعا جەنابی حەمەی حاجی مەحموو کەی تریشی پێ باشە ئێمە ناترسین لە دبیت آخر قسەم ئیمڕۆ بۆ ئێوە ئەوەیە آخر قسەم ئیمڕۆ بۆ جەنابتان ئەوەیە هاوکارمان بن دەنگ کۆکەنەوە خەڵک ئاشتکەنەوە بڵێن یەکێتی ئیمڕۆ یەکێتی جەنابی مام جەلالە یەکێتی ئەمڕۆ بۆ خزمەتی خەڵکە یەکێتی ئەمڕۆ ئەو دەسەڵاتە بۆ گەندەڵە ئەڕووخێنێت چاوەڕێی جوابی چەلنجەکەش مەکەم لە جەنابی کاک مەسرۆر دووبارەیەکەمەوە I challenge you بابزارین زۆر سپاس خواحافیز دڵی دوژمنین ئێمە یەکێتی مێژومان شەهیدەکە ناوەزین ئێمە لووتکەی شەقەکانین بڵندین و سەربەرزین ئێمە هاوڕێی ئازادین و دژیستان دەجەگین ئێمە یەکێتی بەهێزین کەسی دڵی دوژمنین ئێمە یەکێتی مێژومان شەهیدەکە ناوەزین ئێمە لووتکەی و سەربەرزین ئێمە هاوڕێی ئازادین و دژیستان دەجەگین یەکێتین و ڕەنگمان